بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە بەرنامەی ڕایەڵە لە بری هاوکارانم ئەمەڵقەیە من لەگەڵتانە بم بۆ شەن و کەوکردنی گرفتی وانەبێژان لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە بڕیارێکە بوو پێش هەڵبژاردن لەلایەن حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستانەوە کە گرێبەستەکان لە ناوەندەکانی خوێندن لە هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا دابمەزرێن. ئەم گرفتە هەر بەردەوامە لێرە و لەوێ لەلایەن وانەبێژەکانەوە قسەی نوێ ئەبیستین لەوەی کە گرفت و دەزوەردانی حیزبی هاتۆتە ناو پرۆسەکەوە. نەعەدالەتی لە دانانی ئەو کەسانی کە پێویستە دابمەزرێن لەو چینە خەڵکی لە پێشتر پەراوێزەخرێ و خەڵکی تر بە پشگیری لایەنی حیزبی دەسەڵات ئەهێنرێنە پێشەوە. بۆ قسە و باسکردن لەسەر ئەو بابەتە میوانداری سەلمان کۆچەری لە ڕانیەوە دەکەم کە ڕۆژنامەنووسە. کاک ماوەسە سەلمان سواز بۆ ئامادەبوونت. ئەمێ بپرسم کە ئێستا مەلەفی وانەبێژان لە هەرێمی کوردستان گەیشتۆتە بنبەست و حکوومەت هیچ هەنگاوێکی لە دوای ئەوەی کە بڕیاریدا وانەبێژان هەنگاوێک بچنە پێشەوە لە نزیک ببنەوە لە دامەزراندنی هەمیشەیی؟ بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی ئەو زۆر سپاس بۆ تەواوی ستافی کەناڵی ئاسمانی پێیان بەڕێزان وڵات دیارە یعنی خۆی وانەبێژان لە پێشووتر ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکرد کە سەرجەم وانەبێژانی سەر وەزارەتی پەروەردە بکرێنە گرێبەست و لەسەر داهاتی وەزارەتی ناوخۆ موچەکانیان بۆ خەرج بکرێ. ئەمە بوو بە بڕیار و ئێستا کراونە گرێبەست. هەرچەندە ئێمە پێمان وایە ئەمە کە مدەتێ لە کاتی بانگەشی هەڵبژاردندا بووە و زەمانیش نییە ئەو گرێبەستانە تا چەند بەردەوام دەبن و موچەکانیان چۆن دابین دەکرێت، موچەکانیان هەر لەسەر داهاتی وەزارەتی ناوخۆ دەبێت یاخۆ موچێ ئەوانیش لەسەر داهاتی عامی و مالیەی گشتی هەرێمەکە دەبێت. بەڵام ئەوەی کە ئێمە دەمانێت بەڕاستی ئەمڕۆ پرسێکی گرنگە و بابەتێکیشە پێویستە خەڵکی ناوچە و دەفەرەکانی هەرێمی کوردستان و مامۆستایان و وانەبێژان داکۆکی تێدا بکەن و هات داکۆکی لە مافی خۆیان بکەین ئەوەی کە لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان لیستی وانەبێژان ئەو وانەبێژانە کە پێویستە بکرێنە گرێبەست ئامادە کراوە و قەراری ئەنجومەنی وەزیران هەیە سەرجەمی ئەو وانەبێژانە بکرێن بە گرێبەست. بەڵام ئەوەی جێگەی سەرنجی ئێمەیە ئەوەیە کە ئێمە دوێنێ قسەمان لەسەر کردووە هەروە پۆستمان کردووە معلوماتمان هەیە و نامەی سەوتیمان بۆ هاتووە، زانیاریمان بۆ هاتووە لە ناو زانکۆی ڕاپەڕینەوە کە 395 کەس وەکو وانەبێژ کراونە گرێبەست یاخود ئامادەکاری ئەویان بۆ کراوە بکرێنە گرێبەست لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. زۆرینەی مامۆستایانی زانکۆیان فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین کۆکن لەسەرەوەی ئەو 395 کەسەی دانراوە لە 150 کەسی ینی نزیک 150 کەس بەپێی حەق و مستحقاتی خۆی دانراوە پێشتر وانەی وتۆتەوە وانەبێژ بووە. بەڵام لە نیوەی زیاتری ئەم ڕێژەیە بەداخەوە بەهۆ بە تەسکەی حیزبی و بە تەداخولی شەخسی و مەساڵحی شەخسی دانراون و ئەوەی جێگەی نیگەرانی هەتاکو ئێستا لیستی وانەبێژان زانکۆی ڕاپەڕین بڵاو نەکراوەتەوە. کاتێکیش ڕۆژنامەنووسان داوای لێدوان و کەمە حەقێکی ڕۆژنامەنووسان و پێیان یعنی ئێستا وانەبێژانی زانکۆی ڕاپەڕین ماوەسە سەلمان بیان دەنێ. باشە ئێستا وانەبێژانی زانکۆی ڕاپەڕین خۆشیان نازانن ئایا لەو لیستەیان یاخودنا؟ بەشێ بەڵێ زۆریان ئاگدار کراونەوە و قسەیان لەگەڵ کراوە
بەڵام لیستەکە بە شێوەیەکی ڕسمی بڵاو نەکراوەتەوە و کاتێکیش ئەمڕۆ هەر ئەمڕۆ من زانیاریم هەیە پامنێر نامەی بۆ نردمەوە توێتی زانیارم دێ لەسەرەوە کتمە فەرم بڕۆ لە بەشی خۆیەتی زانکۆ بە شکارگێڕی ئەو ناوانە وەرگرە کاتێک کە کوێ داوای ئەو ناوانەی کردووە بەداخەوە ناوەکانیان پێ نەداون و لیستەکەیان پێ نەداون و ئەو لیستیان بڵاو نەکراوە ئەم ناشەفافیە ئەمڕۆ لەگەڵ هەر باش ئەم ناشەفافیە لە زانکۆی ڕاپەڕینە بە دیکراویان زانکۆکانی دیکە پێشەوەی بنێردرێن بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆی بکرێن بە گرێبەست پێشتر بڵاو کرابوونەوە؟ نەخێن پێم وانە لە هیچ زانکۆکانی کوردستان پێشەوەی بکرێنە گرێبەست بڵاو کرێنەوە بەڵام زانکۆکانی کوردستان بۆ زانکۆی گەرمیان لیستی ناوەکانی بڵاو کردوتەوە سەروی هەشتا کەسە بەڵام زانکۆی ڕاپەڕین ناوەکانیشی بڵاو نەکردوتەوە یعنی ئەوانە پێشووتر بەشێکی زۆری ئەوانە بێژانە بە تەسکەی حیزب دانراون هەیە تێیدایە من شاهیدیم هەیە شاهید بۆ قسەکانم هەیە مامۆستای زانکۆ هەیە و بەڵگەمان لەدەستدا هەیە هەندێک کەس دانراوە کە یەک ڕۆژی وانەی نەوتۆتەوە لە زانکۆڵێکی زۆر دانراوە کە وانەی نەوت بەڵێ کاک سەلمان ینی زانکۆی ڕاپەڕین لە چاو زانکۆکانی وەکو زانکۆی سەلاحەدین زانکۆی سێمانی زانکۆیەکی ئەوەندە گەورە نییە بەشی زۆر هەبێت ینی 390 وانە بێژی هەیە جامە ئەوە قسەکەیە یعنی ئەگەر بادانرێ ئێمە گەر زیاتریش دابنرێ باگریمان 400 کەس دانرێ بەڵام 395 کەس دانراوە وەکووانە بێژ نوانە بێژەکە کراوەتە گرێبەست 150 لێ بچێتە دەر نزیک 150 کە حەقی خۆیانە و مافی خۆیانە وانەیان وتۆتەوە ساڵانی پێشتر وانەیان وتۆتەوە بەڵام تێیدا هەیە کەس چووە دکتۆرای هەیە دکتۆرای تەواو کردووە پێشتریش ماستەری تەواو کردووە لە ئەمریکا دکتۆراش تەواو کردووە وانەشی وتۆتەوە لەو زانکۆیە ناوی تێدا نییە کاتێک کە چووە دیفاع لە شخصی خۆی بکە لەو مافەی خۆی کا و پیان وتووە وتویانەوەڵا لە بەشی دووەم ئەنی خۆلی دووەم دیارە خۆلی دووەمیشیان ئازرە لەوێدا ئەگەر ناوت بنووسین یعنی حتا زانیاریم هەیە من لە مەڵبەندەکانەوە کەس دانراوە ئەنی کەسی وا دانراوە بۆ یەک ڕۆژیش دەرسی نەوتۆتەوە مامۆستای بە کالۆریۆس دانراوە ئەو هیچ ماستەر و دکتۆراش دانراوە بەڵام بە کالۆریۆس دانراوە ئەنی لە زانکۆ من نازانم بە کالۆریۆس دەتوانێت دەرس بڵێتەوە یان چۆن دەتوانێت دەرس بڵێتەوە کە کاتێکدا ماستەری بێدەستێناوە ئێمە لە دەفەری بتوین پشتە چەندین تەخەڕوجمان هەیە کە ماسەرن بۆ دەرسنم هەڵگری بۆ منە ماسەرن ئێستا لە زانکۆی ڕاپەڕین تۆراش هەتا مامۆستا ینی ئێستا لە زانکۆی هەمان هەڵگری دۆکتۆرای بۆوانەی نادرێتێ بەڵام بەڵێ خاوەن بڕوانامەی بە کالۆرس دەرسەڵێتەوە بەڵام خاوەن بڕوانامەی ماستەر ناهێڵن بێت دەرس بڵێتەوە جامە کارە ساتە بەڵێ نەخێ لەنەو ئەو لیستەی کاوانە بێژان کراونە گرێبەست بەشێکیان بە کالۆریسیان هەیە ئەو بە کالۆریسیانە بان کراون و کراونە گرێبەست بەڵێدی بۆچی کراونە گرێبەست هەیە یعنی کرێبەست و بۆ وانەیان بدرێت یان بکرێنە فەرمانبەر بەڵام دیسانەوە نادادیەکی زۆر هەیە خەڵکێکی زۆر گلەی هەیە حتا لە نێو خۆدی مامۆسایانی زانکۆ گفتوگۆیەکی زۆر دروست بووە مناقەشەیەکی زۆر دروست بووە و توانە پێویستە ئێمە بەڕاستی پێویستە ئێمە زانکۆی ڕاپەڕین ئابڕووی زانکۆی ڕاپەڕین بپارێزین و چیتی تەداخلاتی حیزبی لەوانە لە ناو زانکۆدا نەمێنی ئەو لیستەیە با شەفاف بێ ئەم لیستەیە شەفاف نییە حتا یعنی مامۆستای زانکۆ هەیە ئاگداری کردوینەوە و تویەتی ئاگدارم بەشی زۆری سەرۆک بەشەکان یان کچی خۆیان داناوە یان کوڕی خۆیان داناوە یان برای خۆیان داناوە یان خوشکی خۆیان داناوە هەتا ئێمە ئاگدارین لە مەڵبەندەوە شەخص لەوێ دانراوە کاکە ئەمە زانکۆیە ناوەندێکی سەقافی و زانستیە ئەمە کەی دەبێت تەداخل حیزبی بەم شێوەیە هەبێ
بەڕاستیمانە کارەسات ینی من ویستمە و پرسیارەشکەم کاک سەلمان ینی هەڵبژاردن بەم شێواز ناوەندێکی ئەکادیمی وەکو زانکۆ چۆن مەڵبەند ئاراستەی دامەزراندنەکات ئەمە ناویەنەی چی ئەی وەزارەت لەو بینەیە چ کارێکی هەیە ئایا بە هەڵسەنگاندن نابێت ئەم کەسانە کاکرێنە گرێبەست نابێ هەڵسەنگاندنی عیلمی و ئەکادیمیان بۆ بکرێت ئەم وانە بێژانە دەبوا پێشتر بە ڕاگەاندنێک زانکۆکانی سەرجەم هەرێمی کوردستان ڕایانگەیان بە وتویان ئەو مامۆسایانەی کەوانە بێژن لەو زانکۆکانی هەرێمی کوردستان وانیان وتۆتەوە ئێمە هەوڵی بە گرێبەستکردنیان دەدەین بابێن بۆن فۆرم معاملاتەکان ئەنجام بدەن بەڵام زانکۆکانی کوردستان ئەو ڕاگەیانیان نەکردووە بەڵکو بەشێکی زۆری ئەم کەسانی دانراون لەسەر ئەساسی تەسکەی حیزبی لەسەر ئەساسی خزم و خزمێنە لەسەر ئەساسی بەرژەوەندی شەخصی دانراون ینی زۆر سەیر ینی بەڵێ کاک سەلمان ڕۆژنامەنووس لەگەڵ ما پشڕا دیارە خەلەلێکەیە بەڵە بەڕێزان لە تاوەکو هاوکارانم کاک سەلمان وەرەگرنەوە لە هەرێمی کوردستان یەکێک لەو پێشە بەڵێ مامۆستا سەلمان بەردەوام بە فەرموو بەڵێ مامۆستا سالار ینی گرفتەکەدا لەوەیە لە زانکۆکان ئەوە ڕاگەین نەگەێنراوە ئەو دەرفەتە ڕابگەێنرێت و وەرگیرانی ئەو کەسانە ئەوانە بێژانە کە کراونە گرێبەست لەسەر ئەساسی سیڤی نییەوەی تۆ باس بۆن لەسەر ئەساسی سیڤی بێ لەسەر ئەساسی بڕوانە مەبێ لەسەر ئەساسی ئەو خزمەتەی کردویانە بێ دابنرێ نەخێ بەشێکی کەمیان لە نیوە کەمتر لەسەر ئەو ساسە دانراون بەڵام لە نیوە زیاتر لەسەر ئەساسی پشتگیری حیزبی و تەسکەی حیزبی و شەخصی و بەرژەوەندی شەخصی دانراوە ماوە تۆ بڵین ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزەرێ بەڕاستی وێرانەیە وێرانەیەکی زۆر مەترسیدارە حیزب بووە بە حکوومەت لە دەڤەری سلێمانی حیزب بووە بە حکوومەتەوە هیچ لە هەموو هەرێمی کوردستان لەبەر دەڤەری سلێمانی و هەولێر و زۆنی زەرد و زۆنی سەوز و ئەو دابەشکارەیە کردویانە ئێستا وای لێدێ ئەنجامەکان یعنی ئێمە بەرەو مەترسیەکی بەرەو مەترسی دەچین بەرەوە دەچین کە نەک دامەزراوەی حکومی نامێنن نەک دامەزراوەی زانستی و ئەکادیمی نامێن نەک دامەزراوەی سەر بەخۆی نامێن نەک دامەزراوەی نیشتیمانی نامێنن بەڵکو وای لێدێت دامەزراوەکان هەر هەمویان دەبن بە سێبەری حیزبی ئەگەر سێبەری حیزبی نەبێ بابە ئەو هەموو خەڵکە بەتوانە هەیە ئەو هەموو خەڵکە هەڵگری ماستەر هەیە خەڵکەیە هەڵگری وەڵا من کەس پێ دەسانم دکتۆرای هەیە لە قانون دکتۆرای هەیە یەک ساڵ زیاتر مەجای وانەبێشی پێ نەدراوە بێدەرس بڵێتەوە بخۆی داوای کردووە کە بە بێدەرس بڵێتەوە مەجای پێ نەدراوە کەسیش هەیە تەلەبەی ماستەر بووە تازە بە کالۆرس تاوا کردووە قوتابی خوێندنی ماستەر بووە اینجا ئەوجا دەرسیان داوەتێ و بەناوانە بێژ لە زانکۆ دەرسی و تۆتۆ اینجا لەنێو ئەو لیستەیدا خەڵک هاوار دەکا فەرمانبەر هاواری کردووە مامۆستا هاواری کردووە یعنی زۆر کەس ناڕازیان دەربووە هەر لەنێو گروپی مامۆستایان بۆ خۆیاندا ناڕزایەتێکی زۆریان دەربڕیوە ویستوێ وتویانە ئەم لیستە ئەگە بڵاو بێتەوە ئەم لیستەی کەوانە بێش 395 وانە بێش کراوەتە گرێبەست ئەوە بەڕاستی بۆ ئابڕووی ناوچەکەمان بۆ ئابڕووی زانکۆی ڕاپەڕین جوان نییە لە کەداری دەکا یعنی تووشی عیبداریمان دەکات باوە بڵاو نەکرێتەوە ڕەجاعان شەفاف بە ئەم لیستە شەفاف بکرێ با لێکۆڵنیەوە بکرێ بۆیە ئەمهێن من لێرەوە ڕوم لە داواکاری گشتیە ئەگە داواکاری گشتی پێشتر ئەو دۆسیەی زانیوە فەرم و داواکاری گشتی وەرە سەر خەت لێکۆڵنەوەیکی ورد بکە بە دوواداچوونکە بالی سیناوەکان گاتە ئیعلام با لێکۆڵنەوە بکرێ بزانین چەند لەو کەسانە بە حەق خۆیان دانراون
ئێمە پێمان خۆش ئێمە داکۆکی لەوە دەکەین ئێمە دەمانوێت زۆرترین گەنج بچێتە سەر هەلیکە زۆرترین لاو هەلیکاری دەستکەوێت بچێتە ناوەندەکانی خزمەتکردن بچێتە ناوەندەکانی فێربوون و فێرکاری بچێتە زانکۆ لە قوتابخانەکان دامەزێ بەڵام ئێمە دەمانەوێت بەڕاستی لە هەر ئەمە شۆکار نییە ماوەسە سەلمان ئەنی تاکەی ئەم میلەتە بەڵێ ماوەسە سەلمان هەر ئەمە ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ ناوەندە ئەکادیمی و زانستیەکانی هەرێمی کوردستان هەرەوە هۆکار نییە کە توانستی زانستی ئەم ناوەندانە لە توانستی گیانیدا زۆر پلەی نزمەهێنن هەر بگەلەوە لە وڵاتانی پێشکەوتوو بۆ خۆت زانیاریتی لە وڵاتانی پێشکەوتوو زانکۆکان توێژینەوە دەکەن زانکۆکان توێژینەوەی گرنگ و پرۆژەی گرنگ دەدەنە حکوومەت و دەوڵەت و زانکۆکان هۆکاری سەرەکی پێشخستنی حکوومەت وڵات بەڵام لە هەرێمی کوردستاندا زانکۆکان کەمترین ئاسەکان هەندە دابەزیوە ئەوەندە دابەزیوە کە ئێستا بەهای بڕوانامەش نەماوە ئەنی کەسێکی من دوێنێ شەوێ کەسێکم لا بووە دکتۆرای هەبووە یعنی لە زۆرینەی وڵاتانی دەرەوە گەڕاوە لە زۆر شوێنوانەی وتۆتەوە دەڵێ ئەوەی بەهای نەبێ لەو کوردستانە بەهای بڕوانامە و شەهادەیە حتا گەشتۆتەوەی ئەزانکۆکانی خۆمان لەجێ ئەوەی جیا بکرێنەوە بکرێنە ناوەندی فێرکاری ناوەندی بەرهەمێنانی سەرمایی مرۆیی گرنگ ناوەندی فکری ناوەندی داهێنان ناوەندی پرۆژە بەداخۆ زانکۆکانمان بوونە ناوەندی بەرهەمهێنانی بڕوانامەکە وەردەگرێ و تاو ئیدی نە لەو گەنجە دەپسێتەوە نە لەو تەخەڕوجە دەپسێتەوە نە و تەخەڕوجە دەخرێتە سەرکار نەزانکۆ پرۆژەی هەیە بۆ پێشخستنی ئەو شارە نەزانکۆ پرۆژەی هەیە بۆ پێشخستنی کەرتی کشت و کاڵ کەرتی پیشەسازی کەرتی بۆ نمونە ئابووری بۆ پێشخستنی بازار بۆیە ئەنی زانکۆکانی ئێمە لە کواڵیتیدا زۆر لاوازن ئەو لاوازیە کواڵیتێکە لە زانکۆکانی شەیە بۆ چەندین هۆکار دەگەڕێتەوە هۆکاری سەرەکی ئەم لاوازیە لە ڕووی توانستی زانستیەوە لە ڕووی ئەوەی کە ئەم زانکۆی بێکتە ناوەندێکی گرنگی بەرهەمێنانی سەرمایی مرۆیی و پەرەپێدانی توانا و هزری مرۆیی هۆکارەکەی ئەوەیە کە تەداخلی حیزبی هەیە زانکۆکان لەلایەن حیزبەوە بەڕێوە دەچن سەرۆکی زانکۆکان حیزب دایان دەنێ سەرۆکی بەشەکان حیزب دایان دەنێ یەک سەرۆکی بەشمان نییە لە هەرێمی کوردستان کە بە تەسکێ حیزب دانەڵێت جیان پارتیان یەکێتیە بەدەر لەوانە نییە وای لێ هاتووەمە بڵین وەڵاو هەرێمی کوردستانە بۆ هەرێمی پارتی و یەکێتی و ئەمە بۆ قوتابخانەکانی شەڕ هەر واردە بەڵێ یعنی وای لێ هاتووە ئەم نیشتیمانە بەڕاستی گەنج و لاوێکی زۆر بیر لەوە دەکاتەوە کۆچ بکە من گوما یعنی مەترسی ئەوم هەیە دووبارە شەپۆلی کۆچ لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تایبەتی دەبەری بتوێن و پشدەر بەهۆی ئەو نادادی و ئەو زوڵمەی کە هەیە دووبارە دەست پێکاتەوە گەنجیان لە وڵاتە نێشتووە لاویان لە وڵاتە نێشتووە مۆسە سەلمان زۆریش ئەوەی باشە من بەر لە بەرنامەکە حەزمە کرد چەندوانە بێژێکیش بێرمە ناو بەرنامەکەەوە لەگەڵ تۆە گفتوگۆ بکەین تۆ هەم وەکو زانیاری و کارێکی ڕۆژنامەنووسی هەم وەکوەوان کە لە ناو بارودۆخەکەیان ئەیان وت ئێمە ناتوانین قسە بکەین نەک ناوێرین ببوورە ناتوانین قسە بکەین جارە ئێمە هێشتا نەکراوی نەگرێ بەس ئەترسین ینی بۆی ئەمە عقوبە درێن و ناوەکەمان دەربهێنرێت خۆ ئەمە کێشە نییە کەسێک بۆ ئەوەی بکرێ بە گرێبەست نەتوانێت بێت لە میدیا باز لە معاناتی خۆی بکە لەوەی کە ناوەکەی نەوەکو دەربهێنرێ قسەی بە ئەو نەعەدالەتی وتووە ماوەستا سالار ئێمە پێشتر کە باسی مەترسی ئازادی ڕادەربرین و ئازادی تاکەسیمان کردووە لە هەرێمی کوردستان فەرمانبەرەی لەسەر کۆمێن نووسین بان کراوە هەڕەشەی لێ کراوە دەیان فەرمانبەرەیە لەسەرەوە هەڕەشەی لێ کراوە ئێستا ئەم ئازادی تاکە کەسی لە هەرێمی کوردستان مۆنۆپۆل کراوە خەڵک بەڕاستی ئازادی لە هەرێمی کوردستان ئازادی تاکە کەسی نییە ئەوە ئازادی نییە کەسێک کە بۆ تەرفیهی قسەیەک دەکات هەندێک قسەی
بۆ منە بۆ لەهو خۆشی هەندێک قسە دەکات ئازادی تاکە کەسی نییە وەک تۆ چۆن دەڵێ لەو هەمووانە بێژەی لەو 395 وانە بێژە ئێستا بگەڕین لەوانەیە 5 کەسمان دەست نەکەوێت بێ قسە بکە پێشەوەی ئەتۆ باسیەوە دەکەی من ئێوارە لەگەڵ مامۆسایەکی زانکۆ دەچێ لە زانکۆکانی دەرەوەی بتوێن و پشتە دەرس دەڵێتەوە ماندوو دەبێت خوتوڕەی ڕێگای هەیە دکتۆرای هەیە پێم وتووە بابە وەرە قسە بکە دیفاع لە شخص لە حەق خۆت بکە وتیوە وەڵای ناتوانم بێ نەتوانی نییە ئەوانەی نیان قسە بکەن ناوێرن قسە بکەن دەترسن چونکە زۆر کەس سزا دراوە لەسەر قسەکردن زۆر کەس دوور خراوەتەوە فەرمانبەرمانەیە لەو زانکۆیە دووسێ شوێن نەقڵ کراوە بەس لەسەر قسەکردن دراوەتە دادگا خۆ فەرمانبەرمانەیە لە زانکۆی ڕاپەڕین لەسەرەوە دراوەتە دادگا لەسەر قسەکردن و لەسەر ئەوەی شتی وتووە مەترسی هەیە هەتا یعنی ئەتۆ کە ڕێگریت لە میدیا کرد ڕێگریت لە پەیامنێر کرد ڕێگریت لە ڕۆژنامەنووس کرد چییە ئەتۆ ئەگەر شەفافی فەرموو بابەتەکە شەفافە شتەکە هەیە لیستەکان داناوە هەموو کەسم کردووە ئەوەی وانەی وتبێتەوە بۆ یەک ڕۆژی دامناوە دەفەرم کەوات کردووە فەرم و لیستی ناوەکان بدە ڕۆژنامەنووسان با بڵاوی بکەنەوە نەک دوای ئەوەی کە قەرارەکە دەکرێت دەردەکرێت و دەبنەگرێ بەس اینجا بەی ناوەکان بڵاو بکەیەوە یعنی بۆیە لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربرنی لە ژێر مەترسیدایە و ئازادی ڕادەربرین نییە و فەرمانبەران هەڕەشیان لێ دەکرێت و تاوانە بێژ ناتوانێت قسە بکە دەڵێ ناکرێمە گرێبەز ناتوانێت قسە بکە و ناوێرە قسە بکە دەترسێ ترسی هەیە دەڵێ لە گرێبەستەکەم هەڵدەوەشێنرێتەوە ئەو گرێبەستانش کە کراون گرێبەستی تاگلایەنە واتە حکوومەت دەسەڵاتی هەیە هەتا ئەو دامەزراوە ئەو زانکۆیش دەسەڵات هەیە ئەو گرێبەستە هەڵوەشێنێتەوە دیسان لێرەشەوە حەق و حقوقی تاکە کەسی لە پێشێلیدایە ئەنی تا عەقدەکان عەقدی تێ بە ئیرادەی منفەریدە کراون واتە بە تاگلایەنە کراون نەک بڵێ دوولایەنە بن عەقدەکان گرێبەستەکان کرابن لەبەرەوە بەڕاستی ئێمە تەواوی یعنی ئەمن ئەو باق و ئەو دروشمە بریقانەی دەریان دەبڕن لە حیزبەکانی دەسەڵات پارتی و یەکێتی هیچی وانە نە ڕۆژنامەنووسیانی لە ئەمنیەتدایە نە فەرمانبەرشیانی لە ئەمنیەتدایە لە نیشتیمانیشمان نیشتیمانێکی ئەمنیەتدایە کۆ نیوێ خاکی هەرێمی کوردستان کەوتەشێ دەستی وڵاتی ئیقلیمی ئەوە بردومان لەسەرە هەموو دەمێ درۆنت لەسەرە چیە هەیە لەم نیشتیمان ئەم نیشتیمانە بەڕاستی نیشتیمانەکە داگیر کراوە لەلایەن پارتی و یەکێتیەوە خەڵکیش نازانم ئەو دەسەڵاتە بۆچی ئەو هەموو دەنگە دێنی ئایا ئەگەر دیزاین کراو نەبێ ئایا ئەگەر بەرنامە داڕێژراو نەبێ باشە موچەت قەیرانی موچەت هەیە ڕیفراندۆم کرد وڵات وێران کرد 16 ئۆکتۆبەر یەک لە 150 خاکی کوردستان لە دەستدا موچەیە دوا دەکەوێت لەگە بەختا شەفافنی لیستی موچە جاری وایە 6 جار لیستی موچە لەلایەن بەختایەوە نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوێ سات دەبارە لیستی موچەی دووبارە لیستی موچەی مانگیدا لەلایەن بەختان نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان هیچی شەفاف نییە لە هەرێمی کوردستان نەوتت بە قاچاق دەڕوە یعنی ڕێکاوبان دوێرانن لەمە وێرانتر اینجا هاتووە وای لێ هاتووە باش اینجا دامەزراندنی شەبێ گرێبەستی شەبێ بەدزیەوە گرێبەستەکان جێبەجێ دەکەنەوە بیانەوێ هەندێک خەڵکی مستحقی تێدەکەن بۆ یا بیان و هەندێک شت ببڕن ئەوەی دی بە حەزی خۆیان خەڵک دادەنێن و دادەمەزرێن و بۆ خۆیان پاشا و گەزا و بۆ خۆیان ئەو وڵاتە پەخشان و تەخشانی پێوە دەکەن و ئیدێن ئەو خەڵکە دەبێ هەموو بێتە قوربان تاکەی پێویستە گەنج و لاوی ئێمە ماسە سەلمان مەلەفی فەرمانبەرانی ئێمە باشە قبوڵی نەکەن باشە ئاخر فەرمانبەران و باسی قبول نەکردنە کرد ماسە سەلمان ینی من ناڵم تەلەفۆنمان کرد بۆ چەند کەسێک نەیتوانی بەشداری بکە ئەو نەتوانێت بەشداری بەرنامەیە بکە ڕای خۆی بەرامبەر ئەو نادادی بەرامبەر یەکرێت بە چی قبوڵی نەکە ینی گرفتەکەش بەشێکەکەوێتەوە سەرەوەی کە خۆشمانین بەشێکین لەو قبولکردنە پرسیارەکەم ئەوەیە ینی مەلەفی گرێبەستکردنی وانە بێژان
مەلەفێکە هەم وەزارەتی پەروەردە ئەگرێتەوە هەم وەزارەتی خوێندنی باڵاش ئەگرێتەوە. وەزارەتی پەروەردە دەوترێت چەند هەنگاوێک لە پێش وەزارەتی خوێندنی باڵاوەیە. بۆچی؟ بەڵێ وەزارەتی پەروەردە پێشتر ئەو ڕێکار و ئەو ئیجاهاتانە گیراو نەبەر و زۆر پێویست بووە، ینی زۆرینەی قوتابخانەکان لە هەرێمی کوردستاندا کەمی میلاکیان هەبووە، تاکو ئێستاش بەشێکی زۆر قوتابخانەکانی هەرێمی کوردستان کەمی میلاکیان هەیە و ئەوەی وای کرد بۆ منە مامۆستایانی وانە بێژ زووتر بکرێنە گرێبەست و مەلەفەکانیان زیاتر بچێتە پێش فشاری مامۆستایانی وانە بێژ بوو لە وەزارەتی پەروەردە. بەڕاستی مامۆستایانی وانە بێژ لە داخۆکردن لە ماف و حقوق خۆیان بە جورئەت بوون، بوێر بوون، لەسەر شەقامەکان بوون، پاڵپشتی مامۆستایانی میلاک بوون لە بایکۆت، لە خۆپێشاندان، لە گربوونەوە لە داخۆکردن لە حەق خۆیان، لە تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی. هەموو ئەوانە هۆکار بوون بۆ ئەوەی خێراتر بۆن منە بابەتی بەگرێبەستکردنی مامۆستایانی وانە بێژ لە خێراتر بێن لە وەزارەتی پەروەردە. بەڵام ئێمە ئێستا شەر یعنی ئەمە گومانمان هەیە ئەو گرێبەستکردنە چۆن بەیە گرێبەستەکان دەخایەنن هەڵدەوەشێتەوە، حکوومەت چۆن پارەیان بۆ دابین دەکا لەگەر لەسەر داهاتی وەزارەتی ناوخۆی فەرموو ئەگە داهاتی وەزارەتی ناوخۆ کەمیکن چۆن بۆیان دابین دەکەن، یانە ئەگەر تووشی قەیرانتر بن چۆن جێ و مامۆستایانە دەکەنەوە، ئایا موچەکانیان دوانەکەوێت. ئەوانە هەموو گرفتن لە بەردەمی ئێمەدایە. زەمان لە وڵاتەدا نەماوە، پارتی و یەکێتی ویان کردووە هیچ زەمانێک لەم وڵاتە نەماوە، ئومێد نەماوە، یعنی کارگەشتەوەی موچە دواکەوێ، یعنی لێک وڵات باوەڕ دەکەی ئەوە ینی ئەوەیە ینی نوکتێ و نوکتە نەوان بیگێڕنەوە لە وڵاتان باسیەوەی کەی باس پاشەکەوت کەی باسیەوەی کە بڵێ باشە کاتم کەمە مامۆستا سەلمان وەکو کۆتا پرسیارم وانە بێش لە زان بەڵێ ئەمەوێت بپرسم ینی ئەگەر ئەم وانە بێژانە کرانە گرێبەستیش ساڵی خزمەت حساب ناکرێ؟ بەڵێ ئەگەر گرێبەست من نەخێر گرێبەست یەک موچیانێ مام سالار گرێبەستەکان هەمووی بە کالۆریۆس 500,000 هەیە، ئەوانی تر هەموو دانراوە لە 450-500,000 ئەو خزمەت شتانە جارێ هەژمار. بەڵام ئەگەر گرێبەستەکان بوون بە ڕسمی ئەوجا اینجا خزمەتەکانیان بۆ هەژمار دەکرێت، بەنام موچەکەی دیاری کراوە، ئەنی موچەی کەم و زیاد ناکات، خزمەتی ناچێتە سەر ساڵانە. ئەو پارەیە هەر بەجێگەی تا بۆ نەگرێ بەسمانەیە 12 ساڵە، هەر 12 ساڵەکەی 450,000 وەردەگریت لە دام دادگاکانی ترداوە، نییە بڵێ ساڵانە زیادکە و کەمکە. بەڵام ئەگەر بوون بە ڕسمی بوون بە میلاکرانە میلا ئەو کاتەی خزمەتەکانیان دەکرێت بۆ بگێڕێتەوە. ئێستا ئەوەی هەیە لە زانکۆی ڕاپەڕین ئەوە ئەو مامۆستایانی کێکراونە گرێبەست. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە با خەڵک بکرێتە گرێبەست، بەڵام بە شەفافی بێ، لەسەر ئەساسی تەسکیە حیزبی نەبێ، لەسەر ئەساسی بەرژەوەندی شخصی نەبێ، بەداخەوە پشگیری خزم و خزمێنە نەبێ. بێگومان بەپێی ئەم زانیاریانە پشگیری مەڵبەند و لەقەکان داواکارین بەداخەوە بەهێزترن لەوەی کەسەکە تا چەند لە ڕووی ئەکادمی و زانستیەوە بەهێزە ئەمە نەکراوەتە پێوەر، بەڵکو پشگیری مەڵبەند و لەقەکان زۆرتر بەهێزکراون لە وڵاتەیە بەداخەوە کەوایە. بەڵێ زۆر سوپاس مامۆستا سەلمان بۆ بەڕێستان. سەلمان کۆچەری ڕۆژنامەنووسکە لە ڕانەوە وەڵامی پرسیارەکانی منەدایەوە. زۆر سوپاس. بینەرانی عەزیز سوپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون. بەخوای گەورەتان ئەسپێرم. کاتێکی خۆش.